بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان کرد. پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان. هەمواری ئەو یاسایە لە کاتێکدایە لە شوباتی ئەمساڵدا دادگای باڵای فیدراڵی عێراق لە بڕیارێکیدا ئەو یاسایی بە نادەستووری ناوبردووە و بە یاسایەکی پوچەڵکراوە دایناوە. هەر بۆیە بە بڕوای بەشێک لە پەرلەمانتاران هەموارکردنەوەی ئەو یاسایە تەحەدای بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵیە. ئەو هەنگاوەش هێندەی دیکە مەترسی لەسەر ماف و شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکات. ئەمە جگەلەوەی خودی یاساکە بەشێک لە مادە و بڕگەکانی لەلایەن حکوومەتی هەرێمەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەم یاسایە لە ساڵی 2007 دەرچووە تا ئێستا 8 مادەی هەر ئەسڵەن جێبەجێ نەکراوە. 4 کۆمپانیای نیشتیمانیە بوو دروست بکرێ بۆ گەڕان بە دوای نەوتا پشکنین دەرهێنان گواستنەوە سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتەکان هیچی جێبەجێ نەکراوە. ئێستا یاساکە هەر خۆی تاعتیلە لە کوردستان لە پێناو بەرژەوەندی دەسەڵات و حیزبەکانی دەسەڵات و کۆمپانیەکانی حیزبەکانی دەسەڵات. ئەمە کێشەی یەکەم. کێشەی دووەم ئەسڵی یاساکە لە دادگای فیدراڵیەوە هەڵوەشاوەتەوە. هەمواری یاساکە بە دیاریکراوی تەنها بۆ بەرژەوەندی پارتیە کە دەیەوێت ئەندامێک بۆ ئەنجومەنی باڵای نەوت و گاز لە هەرێم زیاد بکات. بەوەش پشکی خۆی لە ئەنجومەنەکە دەکات بە 3 ئەندام لە بەرامبەردا 2 ئەندامی یەکێتی و ئەندامێکی گۆڕان هاوکات سەرۆکی حکوومەتیش کە لە پشکی پارتیە دەتوانێت بڕیارەکانی ئەنجومەنەکە بەپێی سیاسەتی حیزبەکەی یەکلا بکاتەوە. سەرۆکی حکوومەت کە پارتیە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان کە پارتین، جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری پلاندانان کە یەکێتین و وەزیری دارایی کە گۆڕانە لەویا بەڵانسەکە تەواو نییە بە دیدی ئەوان بۆیە دێن کەسێکی تر زیاکەن بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کە ئەمین عام و ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانە کە ئەویش پارتیە و هەمواری یاساکە لەبەر ئەوە دەکەن کە 3 پارتی بەرامبەر بە 2 گۆڕان و بەرامبەر بە 2 یەکێتی و گۆڕانێک بۆستێتەوە. ئەمە بڕگەی یەکەم. بڕگەی دووهەمی هەموارەکە ئەوەیە کە لە کاتی یەکسانی دەنگدانە سەرۆکی حکوومەت لە هەر لایەک بێ دەنگدان بەو لایە ئەکەوێتەوە. 2 حیزبی دەسەڵاتدار لە هەرێم و بە تایبەت پارتی سەرەڕای ئەو هەموو فشارەی لەسەر هەرێم دروست بووە بەهۆی حکومڕانی شکست خواردووی ئەوان و بڕیارەکانی بەغدا هێشتا لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی زیاتری جونگە هەستیاریەکانی حکوومەتدایە لە بەرژەوەندی خۆی بەبێ ئەوەی گوێبەوە بدات تەحەداکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی کە باڵاترین دەسەڵاتی دادوەریە لە عێراق مەترسی زیاتر لەسەر قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێم دروست دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.